پەیوەندی بە ئامانجی بەدواداچوون. پێویستە پێشەوایانی ڕۆحی پلان دابنێن بۆ ئەوەی پەیوەندیان هەبێت لەگەڵ ئەوانەی کە دووبارە گۆڕاون و دڵنیا بوون لەوەی کە لە ڕووی ڕۆحیەوە لە گەشەدا. ئەم بنەمایانە لەو پەڕی گرنگیدایە. پەیوەندی بە ناردنی مەزنیەکەوە هەیە کە عیسای مەسیح بە قوربانیەک پێشەوەی بۆ ئاسمان بەرز بێتەوە ئەنجامیدا کە ئێمە ببینە قوتابی ئەوانە بنیاد بنین کە دەیانکەینە قوتابی. پۆلس و سیلاس و تیمۆساوس نمونەیەکی ناوازە بوون بۆم بنەمایە. لە نامەی پۆلس بۆ خەڵکی سالۆنیکی کە بەرپرسدانەوەیکی ناوازەیە دەیبینین کە دەڵێت لەم نامەیەدا چەند زانیاریەک دەبینین کە لۆقا لە سیپارەی کردداری نێردراوان تۆماری نەکردووە. لۆقا جەخت دەکاتە سەر ڕووداوەکان، جا هەندێک جار باسی هەموو وردەکاری ڕووداوەکان نابینین. بۆ نمونە لە کردداری نێردراوان بەشی 17 دەبینین لە 9 ئایەت باسی دامەزرانی کلیسای تسالۆنیکی دەکات. 4 لەو ئایەتانە باس لە باوەڕی خەڵکی سالۆنیکی دەکات. لە 5 ئایەتیش باسی ئەو چاوساندنەوانە دەکات کە بەسەر ئەو کلیسایە هاتووە کە بوو بەهۆی خزمەتی پۆلس و سیلاس و تیمۆساوس لەو ناوچەیە. جا دۆخەکەی پۆلس و سیلاس ناچار کرد کە ناوچەکە بەجێبێڵە. ئەو دەخوێنینەوە کە پۆلس نامەکەی نووسی، چونکە پۆلس لەو خاڵەوە دەنووسێت کە لوقا لێی وەستاوە لە سیپارەی کردداری نێردراوان. بۆیە دیدێکی قوڵترمان دەبێت دەدات لەوەی کە ڕوویدا. لە یەکەم سالۆنیکی بەشی 2 ئایەتی 7 و 17 و 18 دەخوێنینەوە دەربارەی ئارەزوو تامەزرۆیی بە هێزی پۆلس کە دەڵێ بەڵام ئەی خوشکان و برایان، ئێمە کە بۆ ماوەیەکی کورت لێتان دوورکەوتینەوە بە چاو نەک بەدڵ زۆر شەیدا و پەروشی بینینتان بووین. بیسمان بینە لاتان، لە ڕاستیدا خۆم وەک پۆلس چەند جارێک هەوڵمدا بەڵام شەیتان ڕێگەی لێگرتین. ئەگەر خەیاڵی ئەوە بکەین کە چۆنی شەیتان ڕێگای لە پۆلس گرتووە، دەبینین ئەوە لە ڕێی ئەو بەدکارانەوە بوو کە لە دەوروبەریاندا بوون. پێشەوا بەدکارەکان لە سیپارەی کردداری نێردکراوان دەبینین کە لۆقا بۆمانی وەسف دەکات کە چی ڕوویدا و چۆن پێشەوا بەدکارەکان هەستان بە ئێرەیکردن بە نسبەت پۆلسەوە. کەسانێکی بەدکاریان بەگرێکرد بۆ ئەوەی کە چیرۆکی درۆ دروست بکەن، تۆمەت و سکاڵا بکەن، ئەویش بوو بە هۆکاری دەرکردنی چەوسانەوە و تونند و تیژی بە نسبەت پۆلس و ئەوان. جاکردەوەی شەیتان لە ڕێی کەسانی بەدکارەوە بوو، ڕێگای لێ دەگرتن لەوەی کە بگەڕنە بۆ سالۆنیکی. لوقا ناو هەڵاتنەکاندا تۆمار دەکات. لە کردداری نێردراوان 17 دەڵێت کە شەو داهات برایانی پۆلس و سیلاسیان ناردە بیریە کە گەیشتن چوونە کەنیشتەی جوولەکەکان. تیمۆساوس لە سالۆنیکی مایەوە. دەبینین زۆر جار تیمۆساوس تووشی چەوسانەوە نەبدەبووەوە. لە بیرتانە لە فیلیپی کە خراپەکان خسیان لە زیندان و لێیاندان پۆلس و سیلاس نەک تیمۆساوس. ڕەنگە پۆلس و ئەوانەی تری دیکە پابند بوون و بیپارێزن، لەوانە لەبەر ئەوەی کە تەمەنی کەمتر بوو. تیمۆساوس ماوەیەک لە سالۆنیکی مایەوە. لە یەکەم سالۆنیکی بەشی 3 ئایەتی 1 تا 3 ئەو فشارە دەبینین کە لە ئەسینا لەسەریان بوو. بۆیە کاتێک بەرگەی دووری نێوانتانمان نەگرن بە باشمان زانی بە تەنها لە ئەسینا بمێنینەوە. تیمۆساوسمان نارد کە براو هاوکارمانە بۆ خوددا لە مزگەینی مەسیحدا بۆ ئەوەی باوەڕتان بەهێز بکات و هەندان بتات تاکو لەم ناخۆشیانەدا کەس نەهەژێت. ئەگەر بڕۆینە سیپارەی کردداری نێردراوان دەتوانین ئەوە ببینین کە ڕوویدا. تیمۆساوس لە سالۆنیکی مایەوە، دوایەوە چۆ لای پۆلس و سیلاس لە بیریە. بەڵام لە بیریەش فشارەکان زۆر بوون و کەمتر نەبوونەوە. پۆلس ناچار بوو بڕوات، سیلاس فشاری لەسەرەوە بوو، بەڵام لەبەر ئەوەی پۆلس گوتەبێژی فەرمی بوو ناچار بوو لە ئەسینا بەجێبێڵێ. لە کۆتاییدا سیلاس و تیمۆساوس هاتنە لای بۆ ئەسینا، بۆیە ئەم شانەی نووسی. لەبەر ئەوە منیش کاتێک بەرگەم نەگرت، کاتێک بابەتەکە بەرگە نەدەگرا، تیمۆساوسم نرد. جا تیمۆساوس گەڕایەوە بۆ سالۆنیکی. لە بەشی 3 ئایەتی 5 لە یەکەم سالۆنیکیان دەڵێت لەبەر ئەوە منیش کاتێک بەرگەم نەگرت، تیمۆساوسم نار بۆ ئەوەی دۆخی باوەڕتان بزانم، نەوەک تاقیکەرەوە تاقیکرد بێنە و ڕەنجمان بەفیڕۆ بچێت. ئەوەی لێرە پۆلس دەیڵێت ئەی خەڵکی سالۆنیکی، من دەزانم ئێوە پەیامی ئینجیلتان وەرگرتووە، دەزانم ڕۆحی پیرۆز لە ژیانتاندا کاری کردووە، دەزانم هەموو ئەوە ڕوویداوە، بەڵام کاتێک چەوسانەوەکە ڕوویدا و پۆلس ناچار بوو جیان بێڵێ، دەستی بە پرسیار کرد کە ئایا باوەڕتان ڕاستەقینەیە بەو شێوە ماوەتەوە یان ئێستا گومڕابوونە. لێرەدا لایەنە مرۆییەکەی پۆلس دەبینی، بەڵام زۆر هەندەرە. لە بەشی 3 لە ئایەتی 6 ئەم وشانە دەخوێنینەوە کە نووسێتی بەڵام ئێستا تیمۆساوس لە لای ئێوەیە هاتووە بۆ لاتان، هاتووە بۆ لامان، مژدەی باوەڕ و خۆشەویستی ئێوەی پێداوی. هەروەها چۆن هەردەم چاکە یادمان دەکەن پەرۆشی بینینتانین، هەر بۆ شێوەش ئێمەش پەرۆشی بینینی ئێوەی. دەتوانین لایەنی مرۆیی سروشتی پۆلس ببینین. لەبەرەوە خوشکان و برایان،
لە کاتی تنگانە و چەسانەوەماندا باوەڕتان هاندەرێکی گەورە بوو بۆمان، چونکە ئێوە بەهۆی یەکبوونمان لەگەڵ مەسیحی باڵادەستدا چەسپاون. ئێستا ئێمەش بەڕاستی دەژین، واتە ماندووبوونمان بە فێڕۆ نەدەچوو، چونکە ئێوە لە یەزداندا جێگیرن. نازانین بە چ شێوەیەک سوپاسی خوددا بکەین لەبەرەوەی ئەو هەموو دڵخۆشەی لە بەردەم خودامان بە ئێوە هەمانە. شەو و ڕۆژ گەرمتر دەپاڕێنەوە تاکو و تان بینین و کەم و کۆڕی باوەڕەکانتان دابین بکەین. زۆر ڕوونەکە پۆلس پلانێکی هەبوو بۆ بە دوواداچوون. کاتێک ئەم کلیسایی بەجێهێشت دەیزانی چی ڕوودەدات، ئەو کلیسایی چۆن تەواو دەکات. جا تیمۆساوە سینار دواتر ئەم نامەیانی بۆ نووسی. زۆربەی نامەکانی پەیمانی نوێ وەکو نامەی بە دوواداچوون نووسراون بۆ ئەوەی یارمەتی باوەڕداران بدات تا لە باوەڕیاندا گەشە بکەن. لێرەدا تەواوکردنی ناردنە مەزنەکە دەبینین. ئەم ناردنە مەزنە چییە؟ مەتا 28 ئاەتی 19 و 20 دەخوێنینەوە کە دەڵێت کەواتە بڕۆن هەموو نەتەوەکان بکەنە قودابی بە ناوی باوک و کوڕ و گیانی پیرۆز لە ئاویان هەڵبگێشن، فێریان بکەن با کار بکەن، با هەموو ئەو شتانی کە ڕاتان سپاردبوون. دڵنیا بن من هەموو ڕۆژێک لەگەڵتانم هەتا کۆتایی زەمان. جا یەکەم بەشی ئەم ناردنە جاردانە. دووەم بەشی ناردنەکە چییە؟ بنیادنان و بە قوتابیکردنە. لێرەدا دەبینین چۆن پۆلس بە شێوازێکی ناوازە پلانەکەی تەواو کرد، هەرچەندە چەوسانەوە هەبوو و شەیتانیش هەوڵی دەدا ڕێگریان لێ بکات لە تەواوکردنی ناردنە مەزنەکەدا. لە یەکەم گەشتی موژدەدانی پۆلس لەگەڵ بەرنابا نمونەیەکی ئاوە ناوازە دەبینین. ئەکردداری نێرداوان بەشی 14 ئاەتی 21 و 22 ئەم وشانە دەخوێنینەوە. مزگەینیان بەو شارەدا مەبەستی شاری دەربەیە، ژمارەیەکی زۆریان کردە قوتابی. ئەمەش تەواوکردنی ناردنە مەزنەکەیە کە عیسای مەسیح داینا. مزگەینیان بەو شارەدا و ژمارەیەکی زۆریان کردە قوربانی. ئینجا گەڕانەوە لیسترا و کۆنیا و ئەنتاکیە. وەرەی قوتابەکانیان بەرز کردە و هاانیاندان کە لە باوەڕدا بچەسپێن. وەرەی قوتابیەکان بەرز دەکرایەوە و هاانیان دەدان. ئەم دوو بەشەش دوو بەشی دووەمی ناردنەکەیە. فێرکردن و یارمەتیدانی باوەڕداران وەک گوێڕایەڵ بوون. نمونەی ڕوونکردنەوەی بەهێز و تەواوکردنی ناردنە مەزنەکەیە. پرسیاری تەڕامان و پەیڕەوکردن لێرە ئەمەیە. ئەو ئامانجانە چین کە کاتێک کەسەکان بڕیار بدەن شوێن ئەمیستە مەسیح بکەون بەبێ ئەوەی یارمەتی بدرێن بۆ ئەوەی کە لە باوەڕدا گەشە بکەن. لەم ڕۆژانەدا کە کللتورەکان مەیلی ئەوەیان هەیە کە جەخت بکەینە سەر بڕیاری نوێبوونەوە و شوێن کەوتنی مەسیح بێ ئەوەی جەخت بکەینە سەر بە دوواداچوون و گرنگی بەوەدان کە چۆن ئەو کەسانە لە مەسیحدا چەسپا بوون و گەشەی ڕاستەقینە بکەن. ئەمەش دەبێتە هۆی گەورەترین کێشە. لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە پێی دەڵێن باوەڕی ئاسان، کە بێگومان کەسەکە دەڵێت بێگومان حەز دەکەم ژیانم بەدەستی عیسا مەسیح بسپێرم، بەڵام دەبینین نازانێت گوناحە چییە. هەروەها جیابوونەوە لە خوددا و گۆڕانکاری ڕاستەقینەت هێ نەگەیشتووە. ڕەنگە خودی پۆلس بۆ ئەم بابەتە نگەران بوو بێت. بەڵام چی ڕوودەدات دەگەر جەخت نەکەینە سەر ئەو دوو بەشە ناردنە مەزنەکە؟ ئەوەی ڕوودەدات کە ئەو کەسانە هەر بە منداڵی دەمێننەوە لە مەسیحدا. بیرمان بێتەوە کە کەی بوو کە پۆلس بە خەڵکی کۆرنسۆسی گوت منداڵ. ئەو کاتە کە پۆلس ساڵ و نیوەک لەگەڵیان بوو و فێری دەکردن. نامەیەکی بۆ نووسین و بە منداڵ وەسفی کردن. بەڵام بینیمان کە لەگەڵ کات و فێرکردنی پۆلس گەشەیان کرد. بێگومان پۆلس زۆر نیگەران بوو بەهۆی پێشینەی بتپەرستی ئەو باوەڕدارانەوە. حاڵەتێکی دیکە ڕوودەدات ئەگەر جەخت نەکەینە سەرگەشەکردنی باوەڕدارانی نوێ. ئەویژەوەیە کە دەکەونە داوی گوناها تیایدا دەمێننەوە، چونکە دەربارەی گوناها و خاستی خوددا نازانن. هاوسەرگیریش تووشی کێشە و تەحەدا دەبێتەوە، چونکە تێگەیشتنی ڕوونی وشەی خوددا نییە. هەروەها گەشەکردنیش لە مەسیح و کاریگەریان لەسەر هاوسەرگیریش. ئەوە کاریگەری هەیە لەسەر هاوسەرگیری و خێزان. هەڵبژاردننی ژیانی باشتری تێدا نییە کە لە مەسیحدایە و مەسیحیش دەیەوێت چێژی لێوەربگرین. تەنانەت کاتێک لە ناو جیهانیشداین و لەم جیهانەدا دەژین. کلیسا بەلاوازی و ناپتەوی دەمێنێتەوە بە تایبەت لەگەڵ پشتگوێخستنی جەختکردن لەسەر وشەی خوددا. اینجا دەبینی کلیسا لە ژمارەدا گەورە دەبێت بەڵام قوڵ نییە، بۆیە ئامانجی سەرەکی ئامەکامەکانی پەیمانی نوێ بۆ یارمەتیدانی باوەڕداران بۆ ئەوەی لە باوەڕدا گەشە بکەن ناپێکێ. با دووبارە بنەماکە دووبارە بکەینەوە. پێویستە پێشەوایانی ڕۆحی پلان دابنێن بۆ ئەوەی کە پەیوەندیان هەبێت لەگەڵ ئەوانەی کە دووبارە گۆڕاون بۆ دڵنیابوون لەوەی کە لە ڕووی ڕۆحیەوە گەشە دەکەن.